بناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ باز دەچەند پرسێکی تایبەت بە بواری خانەنشینی و فەرمانبەران و موچەخۆران دەکەین. دیارە لە ماوەی ڕابردوودا زیاتر لە نزیکەی 30,000 موچەخۆر لە هەرێمی کوردستان خانەنشین کران، تاکو ئێستا زیاتر لە 20,000یان 6 مانگە نزیکەی 6 مانگە موچیان وەرنەگرتووی مەخسەرە سەرەوە کارەکەی دەکەن، یاخود بەشێکیان ئیکرامیە موچەی مۆڵتە کۆکراوەکانیان پێنەدراوە 12 موچەش کە تاوەکو ئێستا و بەشێکشیان بە هەڵا خانەنشین کرابوو. ئێمە ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ بە تێروتەسەلی قسەیان لەسەر دەکەین لەگەڵ بەڕێز عەبدولقادر ساڵح کە توێژەرە لە بواری وەزیفەی گشتی لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت. کاک عەبدولقادر بەخێربێن، سوپاسیان بەدەبوون دەکەین. زۆر سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە پرسی درەنگڕاییکردنی ماوەڵی خانەنشینیانەوە دەست پێ بکەین، ژمارەی زۆر لە خانەنشینان چاوەڕێنەوەن کە مامەڵەکانیان تاوە بکرێ. بەڕێز تۆکاری ئەم سستیە بۆچی دەگەڕێنیتەوە؟ بەشێکی زۆریان نزیکەی 6 مانگە هیچ موچەیەکیان پێنەدراوە. سپاسانەکەم بەناوی خوای گەورە. تەڵان ئەگەر بۆ هۆکارەکەی بگەڕێن و بە بڕای من دابش بێ بۆ دوو هۆکار. هۆکارێکیان پەیوەندی بە توانا و تاقەی مرۆیی دەوائیرەکانی خانەنشینیەوە هەیە کە وەکو عەدەدی فەرمانبەرەوەی من متابعەم کردبێ عەدەدێکی کەمیان هەیە، بۆیە لەمایانە توان بڵێن بەشێکی باشی پەیوەندی بە حکومەتەوە هەیە و لامان کاتی شایمە گەر بەوردی دیراسەی میلاکات و مەوجوداتی موظفین بکەین لە هەرێمی کوردستانە، من دڵنیام ئەتوانین بەشی چەندین بەڕێوەبەرایەتی خانەنشینی فەرمانبەرمان هەبێت کە بیێنی لەوێ دایبنێن و زوو ئیشەکانیان پێ ڕای بکرێ. بەڵێ زۆر ئاساییە، زۆر ئاساییە. بەڵێن ئێمە بابەتێکمان لە قانونی خدمەی مەدەنیە هەیە پێوترێت تەنسیب و حاڵەتی ضرورەتە و ئەو حاڵەتە گەر هاتوو لە شوێنێک تۆ پێویست بە مۆزەفە بوو، ئەو کاتە بەبێ ئیرادەی مۆزەفەکە من ئەو مەسە مۆزەفی حسابیم پێویستە، مۆزەفی ئیداریم پێویستە، مەسە مۆزەفی قانونیم پێویستە. لەو حاڵەتیانە من بە بڕیارێکی جهەی مختص بەڵێ ئەم بڕیارانە ئەدرێن و بە ئاسانی ئەکرێ و مۆزەفیش لەبەروی مەرکەزێکی تەنزیمیایە ناتوانێت بڵێ من نایکەم لە وەزیفە نییە، لەبەرەوە بەشێکی پەیوەندی بە ئیرادەی حکومەت و ئیدارەدانی بەڕێوەبەرایەتەکانی خانەنشینیەوە هەیە. ئەمە لە دەسەڵاتی وەزیرە، بەڵێ لە دەسەڵاتی وەزیرە بێگومان بەڵێ ئەتوانێ لە دەسەڵاتی وەزیرەکانایە و لە ناو وەزارەتیشە لە دەسەڵاتی بەڕێوەبەرە گشتیەکانە ئەگەر هاتوو لە بینی بەڕێوەبەرێک و بەڕێوەبەرێکی تریشا بوو. واتە ئێمە ئیشکالێتمان لە دەسەڵاتەکەش نییە، کێشەمان لە دەسەڵاتەکە نییە، کێشەمان لە ژمارەی ئەوەش نییە کە فەرمانبەر نەبێت. بەڵێ بەتەکید هەمانە کێشەشمان لە سەنەدە قانونیەکەش نییە، لەبەرەوەی قانون ڕێگەی داوە. کێشەکە لە خراپ ئیدارەدانەکە بێگومان کێشەکە لەوەیە کە ئێمە پێویستمان بە ئیدارەدانێکی ڕەشید هەیە بۆ ئەوەی لەم شوێنانە مەسەر لە هەندێک شوێن فەرمانبەرمان زۆرە ئەبێ تەوزیفیکەن بۆ هەندێک شوێنی تر، لە هەندێک شوێن فەرمانبەرمانێ بەس ئیشەکەی ئەوە گرنگ نییە وەک لەوێ گرنگە. پسپۆڕێتانەی کە پێویستن بۆ خانەنشینی هەمانە لە شوێن ئێمە ئێمە بە زۆری ئەوانی کەمانە زیاتر لە سلکی مەسەرەن حیسابی، لە سلکی کارگێڕی، لە سلکی قانونی، واتە ئەمانە بە زۆری ئەو ئیشانەکەن لەوێ. بەڵێ لە هەموو داوایرەکانە فەرمانبەرمان زۆرە و ئەکرا بڕیارێکی وا بدرایە مسبقاً لانیکەم فەرمانبەرەکە تەنسیب کرێ بۆ مودەی ساڵێک، ئەو کاتە فەرمانبەرەکان هەمویان لەوێ پێکە و ئیشەکانەکە لە بریەوەی فەرمانبەرێ ئیشی 5,000 کەسکە و کاتە 20 فەرمانبەر ئیشەکەی کرد، ئیشەکە زووتر ڕایە بوو. ئەمە بەشێکی پەیوەندی بە ئیدارەدانەکەەوە هەیە. بەڕاستی بە بڕای من ئەکرا زۆر سەریعتر زۆر باشترە میشە بکرایە، بەڵام مەوەسم تاوانێکی درێنگ مامەڵەکە پەیوەندی بە خودی هەرێمەوە پەیوەندی بە بەغداوە نییە. نەخێر، بە دوور بەنزیک پەیوەندی بە بەغداوە نەخێر پەیوەندی بە بەغداوە نیە، پەیوەندی بە هەرێمەوە هەیە. ئەمە بەشێکێتی وەکو عەرزم کردی لە ڕووی توانا و تاقەی مرۆییەوە. ئەمە بەشێکی تری پەیوەندی بە خودی قەزەی تەقاعودیەوە هەیە. بۆ لەبەرەوەی ئێمە ئەگەر پێشتری سەرنج بین هەر کاتێک کە کەسێک تەقاعودە بوو چەند مانگێکی پێچوو تا معاملەکەی ئەگەڕاوە و هینەکرد مەتە پێش ئەم ئیحالەکردنی 3 ماڵی دەبێت تەقاعودی. واتە ئێمە سابقەیەکمان لەگەڵ ئەمان هەیە، بۆیە حکومەت یارێن بە وردی مەسەلەن متابعەیان بابەتەی بکردە، چونکە پێشتریش بەس ئەگەر مۆزەفێک تەقاعود ببووە چەند مانگێک چاوەڕێیە کرد و ئەهات و ئەچوو تا ئەو کاتی معاملەکەی تەواو بوو. جەوابە ئەگەر بۆ فەرمانبەرێک تۆ چەند مانگێک چاوەڕێت کردبێت تا معاملەکەی تەواو بووە، ئەبێ بۆ 20,000 فەرمانبەر ئەبێ چەندێک چاوەڕێ بکەین تا معاملەکانیان تەواو بێ. بۆی ئەبوایە حکومەت یارێن بە دیراسەکردنی ئەو ڕابردووە ئەو بڕیاری بدایە لە ڕووی توانا و تاقەی مرۆییەوە، بەڵێ ئەو کاتە دایرێکم بۆ تەخسیسە کرد. حتا ئێمە هەندی حاڵەتمان هەیە، تەسەورەکە ئێمە هەندی حاڵەتمان هەیە بۆ مۆڵەت، ئەلێ گەر هاتوو لە هەندی حاڵەتە کە دایرە پێویستی هەبوو بە مۆزەف ئەتوانێت مۆڵەتیش نەدات. تەنانەت ئەگەر دایکێک
مناڵی بوو ئەمە لە قانونایە گەر دایکێک مناڵی بوو پێویستی بە مۆڵەتی دایکایەتی هەبوو نەک مۆڵەتی مناڵ بوون ئیدارە ئەتوانێت 6 مانگ دوای بخات 6 مانگ دوای بخات بە خاتریەوەی هەندێک ئیش هاتوۆتە پێشەوە کە پێویستە ئەو مۆزەفە لێ بێت واتە ئێمە لە ڕووی دەقی قانونیەوە هیچ شکارێتێکمان نییە ئەگە بەس ئێمە ورد ببینەوە لە دەقە قانونیەکان ئەمان توانی بە لە 1970 ئەم تەخیرە کەم بکەینەوە بە ئیزافەکردنی مۆزەف بە ئیدارەدانێکی ڕەشید و ورد و دقیقی ئەم بابەتە کەواتەوە کە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە بابەتی خودی خانەنشینیەوە هەیە ئێمە کاتێک کە مەسیری من خزمەتی من 40 ساڵم هەیە 30 ساڵم هەیە 35 ساڵم هەیە پێویستە ئەم خزمەتە جارێکی تەدقیق بکرێتەوە بەداخەوە لە هەرێمە ئێمە کۆمەڵێکی زۆر ئەنواع خزمەتمان هەبووە کە هەندێک لەم خزمەتانە ئەسڵەن هەر سەنەدی قانونیشیان نەبووە مەسەلەن ئێمە خزمەتی مۆڵەتی بێموچەمانێک ئەمە سەنەدی قانونی نەبووە ئەمە کە ئێستا مەسەن کاری پێکرێت ماڵەتی بێموچە بە خزمەتی تەقاعودی ئەژمار کرێت واتە تو ئەمە ئیزافەیەکت کردو بۆ بابەتێک کە ئەسڵ سەنەدی قانونی نییە بەڵام وا ئەکرێ کۆمەڵی خزمەتمانە بۆ پێشتر کە کراون سەنەدی قانونیان نەبووە کاتی خۆی کە کراون مەسەرەن هەندێک لە مەسەرەن ڕێکخراوەکان و هەندێک لە حیزبەکان و خزمەتی حیزبیاتیون بابەتانە ئەمە لە قانونە تازیمێ بشتانە نەکراوە ئێستا من ئەو ڕۆژە شخصێکم بینی واڵێ من خزمەتی حیزبیاتیم بردوێتەوە کاتی خۆی بە ئەمرێک کراوە بەبێ سەنەدی قانونی سەوتیان تۆ بڕۆ بەڵگەمان بۆ بێنە کە تۆ کاتی خۆی پێشمەرگە بووی هەڵام من پێشمەرگە نیم منە خزمەتی حیزبیاتی ئێستا ئەمە کێشە دروستەکە معاملەکە دوا ئەخا بۆیە لە هەریەما بەداخەوە ئێمە کۆمەڵێک لەم ئیشانەمان هەبووە ئێستا تۆ لەبەرەوەی تەدقیقەکەی کاری ئەوێت کاتی ئەوێت بۆیە تەبیعەتی معاملەی خانەنشینیەکەش بە هەمان شێوە پێویستی بە کات ئەبێت پێویستی بە کاتێ ئەمە بەشێکی تریشی تۆ مەسیری تۆیە دوای 40 ساڵ خزمەت چێتە بەردەمی مۆزەفێکەوە بە ساڵێکت بۆ کەم کاتۆ کاریگەر لەسەر موچەکەت هەیە ساڵە بە زیادی بۆت بەسری کێشت بۆ دروستەکە هەندێک جار ئەم معاملەی خانەنشینیە کەسەکە تاانی لێدات ئەچێتە بەردەم لیژنەی تەدقیق قەضای متەقاعدین ئەچێتە بەردەم محکەمەی تەمیز هەندێک جارم خانەنشینیانەی شکاتی لێکەوێتەوە کەسەکە وفاتی کردو بزانین کێ مستحق ئەوەی کە مستحق مەرجەکانی تایە تۆ بێ هەموو ئەمانە تحقیقی لێ بکەیت کەواتە تەبیعەتی معاملەی خانەنشینیەکەش بۆ خۆی کاتی ئەوێت بەزەگەر خانەنشینی گلەیی هەبوو ساڵی خزمەتی کەم بۆ کرابوو باسی 90 ڕۆژ دەکرێت ماوەی 90 ڕۆژ بۆ سکاڵمارکە دوای ئەو 90 ڕۆژە بووی نیەگەر خوتواتەکان ئەگەر بۆی بینەرانی بەڕێزیش ئاگیان لەم بابەتە چکە گرنگە ئێمە جاری وایە مۆزەفەکە نەیزانیوە مدەکەی تێپەڕێ دوایی ئەڵێ وەڵام من نەمزانیوە من 90 ڕۆژمان هەیە لە ڕووی قانونیەوە ئەگەر فەرمانبەرێکی بەڕێز معاملەکەی چۆ بەڕێوەتی گشتی خانەنشینی بەڵام بۆی دەرکەو لەو موچێک کە بۆی هاتوۆتەوە لەو خزمەتێک کە بۆی حساب کراوە دقیق نییە غەڵەتی تایە و بەڵام دایرەکە قەنەعات ناکە یان ئەم بەڵگەی پێ و دایرەکەی گوێ بۆ ناگرێ نەچێ موچەکە وەرگێ و چاوەڕێ ئەو بکاڵێ من دوایی هەوڵی بۆ دەم نا ئەبێت لەو دقەی کە بڕیارەکەی بۆیێتەوەڵێن بڕیارماندا بە خانشکردنی فلانی کوڕی فلان بە ئەو نە ساڵ خزمەت و ئەو نەمانگ و باروە بەەوە نەموچە ئەگەر ئەم قەراری بەدڵ نەبوو بە گوێرەی یاسای تەقاعودی مافی خۆیەتی لە بەردەم لیژنەی تەدقیقی قەضای متەقاعدین ئەم لیژنەیەکی تابع قەضاییە لە محکەمە ئیستینافی هەولێر تەشکیلە بێ و لەوێ دائنیشن لیژنەکە ئەم کەسە ئەچێتە بەردەم ئەم لیژنە داواکەی تۆمارەکە لەسەر چی لەسەر بەڕێوەبەری گشتی خانەنشینی ئەڵێ بەڕێوەبەری گشتی خانشینی بڕیاری داوە بەبۆی من ئەو نە ساڵ خزمەتم بۆ حساب لە کاتێک ئەوەندەم هەیە یان موچەکەم ئەوەندەی لە کاتێکا من پێویستە ئەوەندە بێ بۆیە داواکارم کە دۆسیەکەم بێنێتە بەردەم لیژنەکە و لیژنەکە تەدقیقی بکاتەوە و بڕیارم بۆ بە باڵۆشانەوەی و قەرارە و هەروەها پابەندکردنی بە ڕاستکردنەوەی مەسەر خانەنشینیەکەم ئیتر ئایا خزمەتەکەی بێ یاخود موچەکەی بێ لەم حاڵەتانە لیژنەکە تاوان دەبێت ئەمە مودەی تاعنی هەیە مودەی تاعن واتە ئەو ماوەیە کە مۆزەفەکە یان کەسەکە ئەتوانێت لەو ماوە تاعنەکە تەقدیمکە ئەگەر لە ماوەی 90 ڕۆژە نەک مانگ واتە بە مانگ نیە بە ڕۆژە واتە ئێمە ڕۆژ حسابەکە چونکە مانگەیە سیویە کە مانگەیە 28 کەواتە ئێمە بە ڕۆژ حسابەکەین ئەم مودە تاعنەکە لێوەرە گیرێ ئەگەر مودەکە تێپەڕی تەنانەت ئەگەر خەتەی خۆشت بێ ئەگەر خەتەکە ڕوون بێ ئەگەر دایرەکەش بڵێ من غەڵەتم کردووە تۆ ناتوانانی داوا تۆمارکەی تر تۆیت مافی داوا تۆمارکرد ئەفەوتێ بەڵێ ئەو لیژنە لە سلێمانی نیە ئەگەر موچە خۆرێک لێرە و کێشێ بدێ بچێتە هەولێر گەروار بێگومان ئەبێ بڕە داواکە تۆمارکە کە داواکەی تۆمارکرد لیژنەکە تەرافوعەکە لە داواکە ئەوش بڕیارەدات ئەگەر بڕیارەکەی بەدڵی فەرمانبەرەکە نەبوو ئەم فەرمانبەرە مافی هەیە لە مەدەی 30 ڕۆژە لە بەردەم محکەمەی تەمیزی قەراری لیژنەکە بکاتەوە واتە ئێمە 3 خوتوەمان هەیە ئەو خوتوەی کە قەرارەکەی بۆیێتەوە
بەدڵی نەبوو اعترازی لێ یەگرێ بەدڵی نەبوو تەمیزێ کاتەوە کەواتە بێ فەرمانبەرانی بەڕێز ئاگان لێ بێ کاتێک کە مەعامەڵی خاننشینەکان هاتەوە بەدڵیان نەبوو اعترازیان لەسەری هەبوو یان مەسەلەن گرفتێکیان تیا بوو یان موچەکان بەکەم زانیان خزمەتەکان بەکەم زانی نەچن موچەکە وەرگن و دوایی پاڵ لێبن دوای بڵێ خۆمانێکەی چکە مودە ڕۆ مودەکە تێپەڕی ئیتر تەواو یان کەسێک مەسەلەن خزمەتەکەی بۆ حساب کراوە 30 ڕۆژە دوایی هەموو مەسەلەن 30 ساڵە دوای بیرەکەوێت تۆ بڵێ من خزمەتی کە ئەێنم نابێ ئەم دەرگا بۆ خۆی بکات چکە دوایی بۆی ئەژمار ناکرێت تووشی کێشەی قانونیە بێتەوە باش بەس ئەو دواکەوتنە بەڕۆبراتی خانەنشینی هەرێم دەڵێ 10,000 مامەڵیان تاوا کرد بێ لە نزیکەی 30,000 بەس بەزلەوەکە کەمیان موچیان بۆ هاتۆتەوە بەڵێ تاواکردنی مامەڵە یەکسان نیە بەهاتنەوەی موچە بوت لە خانەنشینی چۆنە ئێمە بە خانەنشینی تەبیعەتێکی زۆر تایبەتی هەیە پێم خۆشە لێرە ئاماژە بۆ بابەتە بکەم تەبیعەتێکی هەیە کە یەکێکە لەو حەقانی قابلی تەقادم نییە چۆن قابلی تەقادم نییە واتە ئەگەر من ئەمساڵ خانەنشین بووم ڕۆشتم بۆ خارج نهاتمە بەلای مەعامەڵی خاننشینەکەشمە دوای 10 ساڵی کە هاتمەوە کە معاملەم تەقدیم کرد بۆ وەرگرتنی موچە لەو ڕۆژوی کە تەقاعد بوو مافی خۆ موچەکەم بۆ وەرگنەوەی ڕابردوش خەرب بوو بەڵێ دەڕووی قانون مامەڵەت کردیان نەت هیچیش نەکرد قانونەکەم تاوا کردو من دەڕۆم بۆ دەرەوە بالضبط قانونەکەی پێشوو ئەیوت قانونەکەی پێشوو 27 2006 ئەڵێ ئەگەر کەسەکە لە مودەی ساڵێکە لە پاش هەواڵەکردنی بۆ خانەنشینی مدەی ساڵێک پاش هەواڵکردنی بۆ خارجی ئەگەر تەڵەبی تەقدیم نەکردبوو ئەوە لەو بەروارەی تەڵەبەکە تەقدیمەکە حەقی بۆ ئیزافەکرێ بۆ ئەبەسرێت بەڵام لەم قانونە تازە ئەم قەیدەی لابردووە ئەڵێ لە هەر دەقەیەکیشا تەڵەبەکە تەقدیمکە لەو کاتۆ کە مستحقی موچەکەیە بێ لەو کاتۆ موچەکەی بۆ ژمارەکرێت واتە گەر من تەقاعد بوو دوای 5 ساڵ دوای 10 ساڵی کە هاتمەوە معاملەم کرد هەر مافەکەی خۆم پارێزراوە لەبەروی مافی تەقاعودی مافێکە تەقادمی بەسەرانەیە مادەم من مەرجەکانی شایستەبوونی حقوقی تەقاعودیم لە دەستەوانەی کە زۆر دواکەوتون هەندێکیان 6 مانگە بەشی زۆریان نەکەن بەڵێ هەر هیچ موچەیەکیان وەرنەگرت تەنانەت موچەی مۆڵەتە کۆکراوەکانی چۆنم پرسە دەبێ وابێ نەخێر خۆی لە ئەسڵا ئوستازگیان ئێمە پێش ئەوەی بچینە ناو موچەی تەقاعودی پێویستە بچینە ناو موچەی وەزیفیەوە ئەگەر سەیری تەنزیمی موچەی وەزیفی بکەین کاتێک کە مۆزەف فەرمانبەرێکە بڵێن مۆزەفێکە لە ناو کەسەکە مۆزەفە لە ناو دائیرەیەکە مشەڕع لە ڕووی قانونیەوە دایناوە تەحدیدی کردووە کە موچەی مۆزەف ئەبێ 30 ڕۆژ جارێ بێت واتە تەنانەت مشەڕع حسابی ئەوەی کردووە مانگێک سیوێکە و مانگێک 28 ئەمانی لابردوو هەمووی مانگی بە 30 ڕۆژ داناوە بۆ لەبەرەوەی منی مۆزەف کاتێک کە موچەکە وەرەگرم لە حەڤەی مانگە ئەبێ بزانم حەڤەی مانگی داهاتوو موچەی خۆم وەرەگرم یان 30 ڕۆژ جارێک باشە کەم 30 ڕۆژ جار بوو کەواتە من ژیانم تەنزیمەکەم لەسەر 30 ڕۆژ کە ژیان تەنزیم کرد کەواتەی تر ئەمە بەرنامەی ژیانی منە تا و کاتەی لە وەزیفە دەرەچم مشەڕع کاتێک کە دەقیە ناوە لەسەرەوەی تۆم شایستی موچەی مۆڵەتی کۆکراوە ئەبی بە 6 مانگەکە ئەمە حەقێکی وەزیفیە پەیوەندی بە دوور و بەنزیک بە حقوقی تەقاعودیۆنی واتە منە گەسبینێ تەقاعودی ژنم هەرو حەقە وەرەگرم کەواتە نابی بیبەسینەوە بە حقوقی تەقاعودی بەڵێ ئیشکاتەکە لێمەیە ئەبوایە حکومەتی هەرێم کاتێک کە ئەم بڕیاریدا تطبیقی قانونەکەی بکرا چونکە ئەگەر سەرنجی مادەی 45 یاساکەی قانون خدمەتی ئەزاڵەتی ئەڵێ 6 مانگی پێ ئەدرێ وەک پێشەکیەک تا و کاتەی دەستی ڕاگە بە موچەی تەقاعودی واتە ئەڵێ لەگەڵ ئینفیکاکیان 6 مانگەکی پێ ئەدرێ بۆ ئەم مشەڕعم دەقەی هێناوە توکەڵێ ڕاستە و خۆ لەگەڵ ئینفیکاکیان 6 مانگەکەی پێ ئەدرێ بۆ لەبەر ئەوەی ئەم مۆزەفە ژیانی لەسەر 30 ڕۆژدا هین کردووە تەنزیم کردووە بۆ ئەوەی نەکەوێتە ناو فەراغەوە نەزانێت چۆن ژیانی خۆی تەنزیم کاتەوە لە دوای چەند ساڵ ڕاهاتوە لەگەڵەوەی کەسی ڕۆژارێ نەک لە هەرێمی کوردستانە بەداخەوە 10 ساڵە ئێمە نازانین کەی موچە وەرەگرین بەس لە بوعدە قانونیەکەیەوە کەواتە لەم حاڵەتیانە ئەم مۆزەفە موچەی 6 مانگی پێ بۆ ئەوەی تا ئەم موچەی 6 مانگەی بەرەو کەمبوونەوە ئەڕواوتەواوە بێ معاملەی خانشینەکەی بگەڕێتەوە بەڵام بەداخەوە ئێمە لێرە بابەتێک ئەمەشیان هەر وەکو خۆی جێبەجێ نەکردووە گەڕاونە تۆ ناژان بەجێ سەنەدێک قانونەکە ئەڵێ ڕاستە و خۆ پێ ئەدرێ سەبوون من لە پەروەردەم ئەو ڕۆژێکی خانەشی دوێ پەروەردە مافی بەڵێ بۆ لەبەرەوەی بەڵێ حەقەکە وەزیفە بۆ ئێمە ئەڵێن موچەی مۆڵەتی کۆکراوە واتە من لەکوێ مۆڵەتم کردو لە دایرەکەی خۆم موچەم لەکوێ وەرگتۆ لە دایرەکەی خۆم ئەمە حەقێکی وەزیفیە حەقێکی تەقاعودی نییە قانونی تەقاعودی ئەمە ڕێک نەخستووە و بەلاشیان نەڕۆشتووە نە بە هیچ شێوێک نەخێر بە هیچ شێوێک ئەم بابەتە بە دوور و بە حتا منازعەکەشی
ئوستاز منازعی ئەم موچەی مۆڵەتی کۆکراوە ناچێتە بەردەم لیژەی تەدقیق قەضای متەقاعدین ئەگەر من حتا مودەکەشی جیاوازە واتە گەر من مەسەلەن دایرەکەم موچەی بۆ خەڵک نەکردم موچەی مۆڵەتی کۆکراوەکەم نابێ بچم 90 ڕۆژ چاوەڕێ بکەم لەوێت تەعنەکە 30 ڕۆژە بێ بچمە بەردەم دەستەی بەرزەفرینی فەرمانبەرانی هەرێم چکە محکەمەی قەزای مۆزەفینە بۆ من هێشتا لەو حەقا مۆزەفم لەو حەقا مۆزەفم هێشتا تەقاعود نیم و ئەم حەقە بۆ معلومەی جەنابەت تەنها بۆ متەقاعد نادرێ ئەگەر من ئەمڕۆ ئیستیقالەم کرد لە بەردەم دایرەکە موافقەتی بۆ کردن بە گوێرەی مادە 49 بەرگەدوی قانونی تەقاعودی قانونی ڕاژەی شارستانی ئەبێ ئەو 6 مانگەشم بۆ خەرج بکرێت ئەو 6 مانگە واتە ئەو 180 ڕۆژە کەواتە حەقەکە پەیوەندی بە تەقاعود بوونەوە نییە ئەی بوو لە هەرێم خەرجی ناکەن ئەو وەڵاوە پرسیارە بێت لە وەزارەتی دارایی لە حکوومەت هێرێم کرد بەسەر فەرمانبەر و لە فەرمانگەکەی خۆی وەریدەی بەڵێ مافی خۆیتی چونکە پەیوەندی بە دایرەی تەقاعودیەوەنی و ئەم بڕیارە دایرەی تەقاعودی نایدا کێشایستی ئەسڵەن ئەم حساباتە لە دایرەکە کرێت لەوە چێ من ڕەسیدم نەبێت پارەی نێ بە دایرەکە هەر لەوە چێ من ڕەسیدی مۆڵەتم نەبێت ئەکرێ نەمدرێت هەیە فەرمانبەر هەبێ و بەڵێ زۆر ئازای فەرمانبەر هەیە لەوە چێ من قەرارەتی قەزایم بینیوە 70 ڕۆژی هەبووە فەرمانبەر هەیە 100 ڕۆژی هەبووە واتە مەرج نییە کەسێک کە تەقاعود بوو ئەبێت تۆ موچەی 180 ڕۆژی بیتێ نەخێر ئەگەر ڕەسیدی هەبوو ئەی دەیتێ سەیری دۆسەکەی دەکەیت بەڵێ سەیر دۆسەکەیەکەی ئەڵێ ئەم مۆزەفە لە لای من 180 ڕۆژ مافی مۆڵەتی بۆ وەری نەگرتووە بەڵێ مافی مۆڵەتی وەری نەگرتووە واتە حکوومەت قەرزار واتە ئەمە بڵین حتا ئەمە کەلیمە ئیکرامیەش نییە تۆ تەکریمی منەکە چونکە مافی خۆمە ئەمە کە من وڵەت بۆ نەگرتووە ئێستا مۆڵەتەکەی خۆمەرەگرمەوە جارێکی تر بە موچەکەی بەڵاشە بەس بەرز پێشتر لە لێدوانێکە دەڵی دەتوانێت فەرمانبەر ئەو مۆڵەتە بۆ خۆی بەکاربێنێت 4 مانگ بەیەکەوە وەربگرێ مۆڵەتەکە ئەو کاتە و پارە شمولی ناکات ئەگەر ڕەسیدی نەما بەڵێ شمولی ناکات بۆ چکە تۆ مۆڵەت ئەمە سەرچاوکە لەکوێوە هاتوو بەیان پەرچاومان ڕوون بێت مۆزەف لە یەکەم ڕۆژی تەعین بوونیەوە کاتێککە تەعین نەبێت هەر دە ڕۆژ و ڕۆژێک شایستی مۆڵەت وەرگرتنە هەر دە ڕۆژ و ڕۆژێک لە مانگێکدا 3 ڕۆژ لە مانگێکە 3 ڕۆژ لە ساڵێکە 36 ڕۆژ باشە مشەڕی ئەڵێف مۆزەف مافی خۆیەتی مۆڵەتەکەی وەرنەگرێ بەڵام بۆی کۆ بێتەوە تا 180 ڕۆژ باشە ئەگەر تا 180 ڕۆژ تەمەتوعی پێوە نەکرد ئەم 180 ڕۆژە دوای بوو بە 182 ئەوەی کە زیادە لە 182 ئەڕات بەرەوسەر ئەمانە ئیتر ناتوانانی ئیسفادەی لێ بکات لە ژیانی ڕۆژانی خۆیان بۆ بەکارهێنانی وەکو مۆڵەت واتە من مۆزەفێکم 10 ساڵ خزمەتم هەیە مەسەن 360 ڕۆژ مۆڵەتی کۆکراوم هەیە من مافم هەیە 180 وەرگرم نابێ بڵێ ماخە 360 هەیە لەبەرەوەی من مەسەلەن ئەوەندەی کردمەوە نا ئەو بەشەی کەماوەتەوە من مافی من نیتر ناتوان بەکاری بێنم ئەوە ئەچێ بۆ خزمەتی تەقاعودی ئەبێ کۆک ڕەسید کۆکەمەوە جارێکی تر ئەبێ ڕەسید کۆکەمە بۆی من بۆ ئەوەی تەمەتوعی پێوە بکەم جارێکی تر 180 کۆکەمەوە بۆ ئەوەی بتوان لە ژیانی وەزیفی خۆمە تەمەتوعی پێوە بکەم باشە بەڵام بۆ موچە وەرگرتنەکەی ئەگەر ئەوەشم نەبێ بەس مۆڵەتی کۆکراومە بێ هەر شمول مەکات باشە بەڵام ئەگەر من هەمووی خەرج کرد بێ لە ژیانی خۆمە نابەتایکی چووکە کە من ڕاستیدم نەبوو چکەوە موچەی مۆڵەتی کۆکراوەیە نەگەوەی ئیکرامی بێ خەڵکێک بە منی باش چارەسەری نی بۆوانەی کە 6 مانگە موچیان وەرنەگرتووە بەڵێ ئەکرا ئێمە یەک حەلی وەسەتە بوو ئێمە گەر سەرنج بین هەمووی ئیعلانەکان ئیعلامەکان باسییان کرد ئێمە بەشێکی پارە لە موچەی مانگی 12 ما بۆ کەم لە بین حکوومەت یاریمە حکوومەت عێراقی باشە ئەیانتوانی لەو بەڵێ ئەیانتوانی لەو پارە بیدەن بۆ نەدرا خلو پرسیارە بێ ڕوو لە حکوومەت یاریمە و وەزارەتی مالیە بکرێت بۆ نەدرا خۆلانی کەم ئەتوانرا 6 مانگەکەی پێ بدرێت 6 مانگە با بڵێ قەیناکە مکافەی نیای خدمەکە کە 12 مانگە و موچە و دەرماڵە هەموویەتی ئەمە قورسایەکی زۆرە ئەمە باکوێتە سەرشانی عێراق بەڵام خۆکرا ئەمە ئێستا ئەدرێ 12 موچەکە دەبێ عێراق بیدە ئەو 12 خەرج دەکرێت بۆ نمونە 12 موچەکە وەختی نییە نەبەسراوەتە بۆ وەختەواتە تۆ ئەو کەسە ئەگەر ئیسپات بوو لە ناو مامەڵەی تەقاعودیەکەیە کە 25 ساڵی خزمەتی تەقاعودیە شایستەیە بێت ئیتر نەوتراوە کە ئەکرێ هەر لە بیدایەت تۆ 12 موچەکەی بیت مەرجنیە لەو ڕۆژێک کە موچەی خانشین بووە 12 موچەکە وەرگرت مەرجنیە نەخێ نافۆتێت حقێکی قانونی قانون دەقی لەسەر نافۆتێ تەنها دەگەر خۆشی نەما بێ بە مناڵەکانی ئەی 100,000 مینحەی خانشینەکان ئەوی شەر دەنگینەما ئەوە چۆن دەگەڕێتەوە بۆن لە ڕووی یاسایی من نازام بۆ ڕاگیراوە و نازام چۆن خەرج کرا بەڕاستی ئەو پرسیارە بێت لە وەزارەتی مالیە بکرێ بەڵام لە ڕووی قانونیەوە قانونەکە سەلاحێتێکی داوە بۆ ئەنجومەنی وەزیران ئەڵێ ئەگەر هات و حاڵەتی تەزاخومی دارایی دروست بوو ئەنجومەنی عێراق ئەنجومەنی وەزیرانی عێراق تەزاخومی دارایی دروست بوو ئەتوانێت بە گوێرەی نیسبەی تەزاخومەکە
بڕیاردا بە موچەی تەقاعودی زیاد بکات واضحە ئەمە ناوێ منحە خۆی لە ئەسڵا منحە نییە مافێکە لەسەر قانونەکەەوە سەرچاوی گرتووە و ناکرێ مەسەن ئەگەر ئەم منحە من سەرنجم داوە لەو مادەوە سەرچاوی گرتووە ئەم منحە پەیوەندی بە موافقەتینەوە نییە مەسەر کە یەک جاتۆ بڕیارەدا ئیتر پێویستم بۆنی من هەموو ساڵەمە دووبارەکەمەوە سەر بڕیاری سەر وەزیران نوێ بکرێت لە قانونەکە سەرچاوی گرتووە کاتێک کە من لە ساڵی 2024 شایسته بووم بۆ لە 2005 شایسته نابم من سەبەبەکە چییە؟ سبب چییە؟ ئەمە ژەبێ حکوومەتی هەرێم جارێکی تر بەڕاستی لەسەر ئاستی حکوومەت بڕوام لەگەڵ وەزارەتی مالی عێراق دابیش بزانین کاکەم مەستم کرد لە 20 ئەگەر لە 24 باڵە خەرجم کردو با بیزانم ئەگەر شایسته من نابێ ئەگەر شایسته بووم و فعلا بە قانونی خەرجم کردو کەواتە بۆ لە 25 نایە خۆ مۆزەفێکی ئاسایی متەقاعدێکی ئاسایی ناتوانین بڕای وەزیری مالیە و ئەنجومەنی وەزیرانی عێراق بکەین هەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بە دوایان بابەتە بڕوات باشە بەس بە هەڵە خانەنشینکردن هەبوو ئێستا وەزارەتی دارایی عێراق شوزام ڕووکردنەوەی دابوو ئەوە چۆن بوو ینی خەڵکێک 6 ساڵی تاوا نەکرد بوو خانەنشینیان کرد بوو یاخود ئەو موچەی وەرنەگرت پێ پاساوی کە ڕۆشت بۆ خانەنشینی دەتوانانی موچەکەی وەربێتەوە چۆنە خۆی ئەوەی من بزانم من بابەتە جۆرێک لە زجەیەکی ئەلامی دروست بوو لەسەرم بابەتە کە لە ئەسڵا بابەتەکە وانە بوو بۆ چکە گەیمە سەرنجی یاسای تەقاعودی موحەد بین لە یاسای تەقاعودی مەدەنی بین لە ساڵی 1966 بە ژمارە 33 و لە ساڵی 2006 بە ژمارە 27 و لە ساڵ 2014 بە ژمارە 9 و لە ساڵ 2019 بە ژمارە 26 هەموو یانی یەک تعبیریان بەکارهێناوە بۆی حالەکردی موظف بۆ تەقاعودی ئەویش تعبیرەکە بریتە لە چی ئەڵێ يتحتم إحالة الموظف عند التقاعد على التقاعد عند إكمال السن فلان باشە ئەم کەلیمە تعبیرە دووبارە بۆتۆ لە 1966 تاوەکو ئێستا و ئەگەر سەرنج بین ئەوەشی کە لە 63 تەقاعد بوو هەر بەم نەمەتە تەقاعد بووە ئەگەر ئێمە ئێستا بڵین ئەمە غەڵەتە کەواتە ئەوانەی کە لە ڕابردووشە تەقاعدون بە تەمەنی 63 ساڵی ئەوانش بە غەڵەتە تەقاعد بوون بەڵام بابەتەکە لە ئەسڵاوانی وەزارەتی مالیە ڕوونی کردوێتەوە بۆ چوونەکەەوە هەندێک قەنەعەتیان وایە ئێمە نابێ مەسەر کاتێککە کەسەکە لە دایک بوو لە ساڵێکە مە بڵین ساڵێکی تەواو کردووە بێ بڵین لە دووەم ساڵە ساڵێکی تەواو کردووە واتە ئەم نابێ یەکەم ڕۆژی بۆ بکەین بە مەسەن تەواوکردنی ساڵێک ئەمە بۆ چوونە بەڵام وەزارەتی مالیە بۆ چوونەکەی دقیقەوە تا ئێستش کە ئەوەی تەقاعد بووە لە 63 ساڵی شهر عینەن بابەت بووە بەس لە ڕووی یاساوە دەبێت 6 ساڵ تەواوکەی یام گەیشت 6 ساڵ خانەنشین دەکرێت ئوستازگیان ئێمە کەلیمێکمانێ پێوترێ بلوغ کەلیمێکمان پێوتر ئیکمال بلوغ واتە من چوومەتە ساڵێکی 60ەوە واتە من مەسل لە یەکەم ڕۆژی یەکی حوتە چوومەتە تەمەنی 6 ساڵی چوومەتە تەمەنی 6 ساڵی چوومەتە یەکەم ڕۆژی تەمەنی 6 ساڵی بەڵام کاتێک کە 6 تەواوکەم بێ بە ساڵ و بە مانگ و بە ڕۆژ 6 تەواوکەم واتە گەر یەکێک لە دایک بووی یەکی 1965 بێ لە یەکی حوتی لە یەکی 2025 شەستی تەواوکرە چوەتە یەکەمین ڕۆژی تەمەنی 61 ساڵیەوە ئەو کاتە خانشینە بێ واتە ئینفیکاکەکەی ئەکەوێتە پاشنیوەڕۆی ڕۆژی 34/2025ەوە بۆ ئێمە گەل لە 34 لە پاشنیوەڕۆی فیکاکی بۆکەین چەند ساعتێکمانە بێنە شەستەکە تەواوکە چەند ساعتێکمانە مێنێ بۆ چکە ئێمە لە سەعات 12 شەوە ڕۆژە گۆڕێت باشە تا سعات 11:59 دقیقە لەسەر ساڵی پێشوو حسابە کە بوو بە سعات 12 شەستەکەی تەواو کردووە کە بوو بە سعات 12 شەو شەستی تەواو کرد چۆ 61ەوە کەواتە ئێمە گەر بڵین یەکی مانگ لەکەوە دەست پێ یەکات لە سعات یەکی شەوە دەست پێ یەکات کە ئەڵێن یەکی مانگ کەواتە کە شەستی تەواو کرد سعات 11:59 دقیقە بوو بە سعات 12 شەو کەواتە شەستی تەواو کرد پێی نایەکەم ڕۆژی تەمەنی 61 ساڵ بەزووکو درێژکردنەوەی تەمەنی خانەنشینی لە سەڵاتی کەس دانی پێمی قانونەکە ئیلغای کردوێتەوە کەس ناتوانێت درێژی نەخێر بەی شێوەیەک باشە بەس باسی بابەتێکی تریش کرد بووەندەی خەڵکێ بۆنمە 4 ساڵ خزمەتیە 4 ساڵ و نیو بۆی دەکرێت بە 15 یان 24 و نیو بۆی دەکرێت بە 25 ئێمە ئەگەر سەرنج بین لە مادەی 21 بڕگەی 3 مادەیە هاتووەڵێ ئەو خزمەتەی کە کەمتر نییە لە 6 مانگ بە ساڵ حسابەکرێ بۆ مەشمولون بە حکومەکانی ئەم قانونە بۆ مەشمولون بە حکومەکانی ئەم قانونە ئەگەر سەرنجی ئەم تعبیرە بین واتە مشرع تحدیدی نەکردووە بۆ ئەوەی چکە ئێمە وریابە لە قانونەکەی پێشووە ئەیوت ئەو خزمەتەی لە 6 مانگ کەمتر نییە بە ساڵ حسابەکرێ بۆچی لأغراض احتساب الراتب التقاعدي باشە بەڵام لەمایانە لە چی
على شيء اللي شمول بأحكام هذا القانون وتبقى مطلقية نامتي ببرواي من بجوري أم دقة لقال الله لبري لدقي في شو تحصري كذبوا بمشي تقاعدي وتبو تنهابو غرزي مشبو اللي بيا بين يقرب شوارده بپانزه که بین اقرب بپانزه اگر شوارده و نیوی هبواه یعنی اگر 25 نیوی هبوی نقرب چو 24 نیوی هبوی نقرب 25 بلان ببروای من لمانه پی اکریت شو که قانون نکاله چی بمطلق ناویتی علی شجمان بسال حساب اکریت بو غرزی مشمول بون بحكم كان قانون كحكم كان قانون هم يقريته واتا 15 شوارده نیوی قریب قریبه 15 24 نیوی قریب قریبه شانزه هرچند من لما وقراري كي قضايم بيني بعكسي أما ورشتوه كبقناعتي من أما تفسيري كي دروس نية أو تنها عليه من بو مش حسابي كم بو ين حسابي ناكم باش بس برز بيشتر بابتك تريش باس كده بوجيجل بلين خانشيني آرزومان دانا 25 سال خدمته 45 سال تمنوه بله 15 سال خدمته 50 سال تمن باسی خانمانیش کرده بو یعنی بله 15 سال خدمت یعنی به فرمانبر بیت توانی آرزومان دانا بله خانشین بکات او چونه بله إما مشرع لم قانون تعزى ما في كده وبو خان من فرمان براني ك لوظيفان مثلا طلاق دراويان هاوسرك جاب وتوا لمعنى لين بس بودو حالتين اكثر شيء هبي دقيقا ما دكان بينا ما نامر بوي من بيش باسم قول بس استحال بينا من مع بعض بدا باسي وش دك طا كواتب بوم حالتانا ابي سيمنا لي هبي وسيمنا لك 5 سال تعاون كرد به أو كاتما في خويتي طلبي 15 سال خدمتي شيء 15 سال خدمتي كم تبنى به إذا 8 سنين بيك شمانية واتلي مشكلة تمنك اللعب راوة كشيء 8 معنية 15 سال خدمتي كم ترنا به سيمنا عليها به ومن على كاني 8 ل 15 سال زيادة به ما في خويتي طلبي تقاعدي بكات بوي خوي تفرغ كابو خدمت كني من على كاني باشا بلا أو مجاليتي يعني بس بارد بلين شجمانك لا سكدات وباريزغار بويه به شجمان خدمت بو زيادك شجمان قد ما به خانشين بكري بلا بيكمان امش دقيقي ترى اگر سرنج بين لسدي رابردوها خلقي كي زور بلين همو اللي يكي حاول على فيسبوك يكي حاول بي لا فريند كان يعني يكي حاول دايقبون بو لبري لو كاتا خلق بلين بشهاده اولادي بو درنكرا ولا مستشفى لدايق نبوه يتخ بلين بوكو عرفي كي ليها تو كسكان يعني يكي بو عندها يعني يكي حاول بو عندها راو مشرع دقيقي ناول لو شي عندك زلمانه ما في خرابه ما في خرابه قبرت الدان رابن باشا صلاحيتك داوب صلاحيتك جوازيه نك وجوبي صلاحيتك داوب بوزيري مختص يان بمحافظ يان بسروكي لانه بسراو بوزاره اكري او فرمان براني كلا يكي حوتها لدايب مثلا يكي نقدو حود نكسي حود نك بس ليكي حوتها فقط ما في انا ابي طلب بك فرمان بركه طلبك دائره كي بي سي بي بي فرمان بركه عقوبه ندرا به يكي بلو فرمان بر كفواني كدائره كي محتاج ببوي كبين توا لم حالتانا بل اتوان تاريخ انفكاككي تاريخ تولدكي معنويا كان بيكي بس يكي دوانزا واتوك ولا سيكي دوانزا لدايق بوبه او كاتا انفكاكي تا باشني روسي ويكي دوانزي نفسي صار واتا امثال بو او كسيك لدايق بو 65 اقل ليكي حوتا لدايق بوبه اما شمولي اكا واتا ام يكي حوتا بو لدايق بوي 66 جنيه بو لدايق بو 64 جنيه واتا باش 65 بلا باريزغار صلاحيتي هي غير رزامندي نا هيج اساي زور اعتياديه شكون صلاحيتي جوازيه واتبلع اتواني موافقتك اتواني نيكا وام موافقه ده صلاتي امان بس راو تبو موافقتي اجمني وزيران يا وزاره اداري واتمان خوان اتوان موافقتك واشتوان نيكا بله زور تاكس السبارد ب بلين اواني ك خاننشيني اوي ك مولتكانش من باسكت بله سبارد ب اوي كم كوريلا دوسكي ده هابت كتاكو يستا بلين جگەلەوە کە باست کرد دەبچێتە هەولێر ڕێگە چارەی تر نییە؟ نا قانون ئەو ڕێگەی داناوە ئیلا بێ بەو ڕێگا بڕوا بۆ ئەوەی ئەگەر ئیشکالێتێکە بوو بۆ ڕێگە حەلەکرێت واتە مەجالی کەمان نییە مەڵین تۆبی معالەجاتی تری پێ بکەیت ئەکرێت دایرەکە و فەرمانبەرەکان خۆیان باشە بەس دەکری ساڵێک چاوەڕێکە هیچ موچێکت نەدرێت ڕەنگاندێکیان بچێتە ساڵێکەوە هیچ موچێک وەرنەگرن قانون ئیفترازی ئەمەی نەکردو عەرزم کردی ئێمە 6 مانگە موچەت وەرنەگرتەوە تا 6 مانگی تر هەر چاوەڕێکەی لە دەرەوەی سیاق قانونیەکە ئێمە کە ڕوادات واتە ئێمە لە قانون نەشتیوان مفتەرەزێن تا قانون من بۆیە عەرزم کردی وتم مشەڕع ئەو 6 مانگەی داناوە بۆچی
بە خاتری ئەوەی کە مۆڵەتی موچەی مۆڵەتی کۆکراوە بۆ خاتری نەکەوێنەوە فەراغەوە باشە ئێمە کەسەکە ئەسڵەن موچەی مانگی 12 وەرنەگرتووە باشە فەوتاوە مانگی 11 وەریگرتووە احتیمالە مانگی 11 ئەم ساڵ وەری بێ موچە واتە ساڵێکی پێچێت قانون هەرگیز ئیفتراز ئێمەی نەکردووە چونکە نابێت لە ئەسڵاوە بێت بەس ئەمە سەبەبەکە چییە حکومە دەیتوانی ئەم حاڵەتە کەم کاتەوە بە ئەوەی یەکەم موچە شرمانکەیان باتیان لەکە یەکسەر لەگەڵی حالەکەیان بۆ تەقاعودی کە ئەمە زۆر ئاسایی بوو و ئەشیتوانی بە بڕوای من لەو پارەی کەما بۆ لە مانگی 12 بەڵێ ئەیتوانی 12مان کەشیان باتێ کە بۆ ئەوی بۆ هاوڵاتی خۆیەتی خۆ بۆ بێگانە نییە لە وڵاتەکە بەس سەبارەت بوو بەوانەی ڕۆشتن بۆ خانەنشینی و پلەبەرزکردنەوەیان بۆ نەکرابوو ئەو فۆتە یاخۆ ڕێگە چارە هەیە بۆ هیچ وەرگرتنەوەی هیچ ڕێگە چارە لە ڕووی قانونیەوە پلەبەرزکردنەوە بۆ مۆزەفەکرێت لە ئەستای وەزیفا بێت کە مەرکەزی قانونی کەسەکە گۆڕا لە مۆزەف بۆ متەقاعد پلەبەرزکردنەوە شمولی ناکە من قەرارێکی قەزامینی لە عێراقا مۆزەفێک بە سەبەبێک لە سەبەبەکان پلەبەرزکردنەوەی دواکەوتووە کەوتۆتە دوای هەواڵەکردنی بۆ خانەنشینی بەڵام وای حساب نەکرد دایری تەقاعودی چۆتە بەردە محکەمەی تەمیزی عێراق محکەمەی تەمیزی عێراق ئەڵێ لەبەرەوەی تۆ مەرکەزی قانونیەکەت گۆڕاوە لە مۆزەفەوە بۆ خانەنشینی تۆ شمولی پلەبەرزکردنەوە ناکەیت پلەبەرزکردنەوەکەی بۆ نەکراوە ئەی بۆ فەرمانبەران دەست پێ دەکاتەوە هیچ هەندێک دەنگ و باسە بوو بۆ فەرمانبەران دەست پێ بکاتەوە ئەخبارێک هەیە بەس ئەو ئەخبارە من نازانم من ناتوانم فەرمینی ئەوەی من لە ئیعلام و هین بیستومە بە بڕای من تا ئەو خشتانە تەصدیق نەکرێ ئەو خشتانەی موازنەی نازەم ئایا ئەوە بەڕاستی زۆرش دواکەوتووە بەڵێ 2025 تازە ناتوە لە کاتێکە بۆی باتایە چکە تۆ بە پێی و خشتانە بێ حسابی مەساریف و حساباتی خۆتت بۆ تەرفیعات وشت لەو خشتانە دیاری کردووە کە ئەمە بەڕاستی تاوەکو ئێستا هیچ دەنگێکی نییە و نهاتوتە پەرلەمانەوە و شتێکی شە بۆ بڕە لە على ئاساس وەزارەتی مالیە عێراقی خەریکی شتێکی لەو بابەتەیە بەڵام ئەبێ ئێمە ئاگامان لێی بێ ئەوەی هەرێم دەست بۆ بردننی سەختە ئاسان نییە بەڕاستی گەلە شکە بۆ تەبیعاتی مالی زۆری لێکەوێتەوە و ئەوەی منیش عیلمم هەبێ و منیش ئاگادار بم وەزارەتی مالیە عێراقی پێداگری لەسەرەوەکەنەوە کە ئەو بڕی بۆ موچە تهدید کراوە زۆر نەبێت زیاد نەکات شکە احتیمالە دوای کێشە دروستکە بۆ هەرێم باشە سەبارەت بە خزمەتەکان پرسیارێکشکە بەبارەی خزمەتی سەربازیەوە ئەوە دەتوانێت بیگوازێتەوە بۆ مەدەنی سەربازیەکە وەکو خزمەتی تەقاعودی بڕێ هیچ کێشەیەکمان نییە واتە ئەگەر کەسێک لە سلکی عسکەری بچێتە سلکی مەدەنیەوە لەم حاڵەتیانە ناتوانین بڵێ من 14 ساڵ خزمەتم هەبووە بمخەرە مەسەن لەو عنوانی کە خۆمی تیام ئەبێ بخیتە نفسی عنوان بە 14 ساڵ خزمەتەوە شکە بۆ تابعەتی خزمەتی عسکەری جیاوازە لە خزمەتی مەدەنی بۆیە ئەم خزمەتی وەکو عسکەری بۆ دانرێت بۆ تەقاعودی بەڵام لەو مەرتەبەی پێ زیاد ناکە بچێتە پێشەوە لەبەرەوەی ئەم لە بیدات و دەست پێ کات شکە تابعەتی خزمەتی عسکەری جیاوازە لە تابعەتی خزمەتی مەدەنی وەزارەتی گواستنەوەکەی دیارە چۆنە ینی داواکردنەکەی بەپێی اختصاسە لۆچی مۆزەفێک لە سلکی عسکەریە بۆ تاوەکو ئێستا مەسەرە پێشمەرگە بووە خوێندوێتی بڕۆنامەیەکی بەدەستێناوە بەسە بۆ بڕۆنامەی قانونی بەدەستێناوە نقلی خدمەیەکە بۆ وەزارەتێکی مەدەنی ئەم بەشەی ئەم خزمەتێکەتی نابێ بۆی بڵێ من لەبەروی لەوێ 14 ساڵم هەبووە خزمەتی عسکەری کەواتە من وەکو خزمەتی مەدەنی مامەڵێ لەگەڵا بکەن ئەوە ناکرێت لە ڕووی قانونیەوە ئەبێ تو بڵێ ئەم خزمەتی احتیفازی پێوەکە بۆ تەقاعودی بەڵام وەکو ئەوەی کە مەسەن پێ بچێتە پێش وەکو پلە و مەرتەبە ئەوەی من چکە تابعەتی خزمەتەکان دەیەکەوە واتە عنوانی پێی ناگۆڕێ عنوانی وەزیفی و بابەتانی باش جگە لە خزمەتی سەربازی چه خزمەتێکی دیکە فەرمانبەر دەتوانێت بیباتەوە بۆ کاتی خانەنشین بۆی هەژمار بێت خزمەتی کەرتی تایبەتمان دەتوانێت بیباتەوە کەرتی تایبەت بە خزمەتی ڕۆژنامە نووسیمان دەتوانێت بیباتەوە ئەمە دوو خزمەتی پارێزەرانمان دەتوانێت بیباتەوە ئەوەی کە کەسێک پارێزەراتی کردبێ شتاڵیشی تێدا بوو کشتتوکاڵی بەڵێ ئەو متەفەرقی زراعین ئێمەم تطبیقاتەمان لە هەرێمان نییە بەداخەوە ینی مانای چیە ینی وجوتیار کاتی خۆی کەسێک مۆزەف بووە مەسەلەن حکومەت ئەرزێکی پێداوە خۆی متەفەرق کردووە بۆ زراعەتکردن پەیوەندی بە وەزیفەکەەوە نەماوەتەوە ئەو خزمەتەی بە خزمەتی تەقاعودی بۆ حسابەکرێت ئەو خزمەتێک کە خەریکی زراعەت بووە ئەو بۆچی بۆ ئەو بۆ تۆ ئیتیمان بە کەرتی زراعەت بیت بۆی ئینتاجی زراعی زۆر بێ بڵێن محسوڵاتی زراعی زۆر بێ ئەم دەقەیدانە هەتا قانونێکی خاصشی هەیە لە عێراقیشی پێکرێت باش سوپاسەکەن کاتیمان تاوە بەس چارەسەرێکی خێرانیە تەناوێ فەرمانبەر بگوازنەوە بۆ تاواکردنی ڕای کاروباری خانەنشینان ناتوانانی پەلە بکەیت لە معاملەکە لەبەروی تابعەتی معاملەکە خۆی وایە حەقی تیازایە عەبێ لەبەرەوە نەخێر ئەبێت تۆ بێ چارەوەی فەرمانبەر بێ بەرەبەرایەتەکان چکە تۆ بریال لە حەقێکە دەی مستەقبەلی لەوە چێ بۆ مناڵەکەشی هەروە بێن تۆ تا گەورەیە بێت
لەبەر نابێ پەلی لێ بڵندە سەڵاتیشانەیە خۆیان بەڵێ کامل مطلقاً دەسەڵات یانەیە چیە بەرن لەکوێ دانێن کێ لەکوێ دانێنی. سوپاس دەکەین کاک عەبدولقادر ساڵح مادومەکە سپاسیامەدە بۆم دەکەین. سپاس بە بینیرانی بەڕێز، سپاس باوکاران، خواتان لەگەڵ.